یەکسوارنن خۆش و میوان پەروەریە کوردی خەوەردنە خۆشەکان و میوان پەروەری کوردی کوردستان وڵاتێ خواردنن تەمخەش و سفرێن رەنگینە کوردستان وڵاتی خواردنی بەتام و سفرەی ڕەنگینە گەلۆ هوندزانن خواردنە هێری نەودارە کوردستانێ چییە؟ ئایا دەزانن بەناوبانگترین خواردنی کوردستان چییە؟ دما میوانێک تێماڵێ ئەم سفرەیەکە مەزن ئامادە دکن کاتێک میوانێک دێتە ماڵەوە ئێمە سفرەیەکی گەورە ئامادە دەکەین لەسەر سفرەیەمە هەرتم برنج گۆشت و کوتلک هەنە لەسەر سفراکەمان هەمیشە برنج گۆشت و کوتڵک هەن گەلۆ هونجی کوتلکان هەز دیکن یانش دۆڵمەیە ئایا هەستان لە کوتڵەکەیە یان دۆڵمە میوان پەروەریش بۆ کوردان نیشانە ڕێز و ڕوومەتێ میوان پەروەری بۆ کورد نیشانەی ڕێز و شکۆیە ئەم بمیوانان ڕێخواردنێ دخوین و دپەیوین ئێمە لەگەڵ میوانەکان خواردن دەخۆین و قسە دەکەین گەلۆ پشتی خواردنێم چیڤە دخوین چەیە مقخرا هایا دواری خواردن چی دەخۆینەوە چای یان قاوە بێگومان چایە کوردی یا بقەچا خێرتم لەسەر ئاگرە بێگومان چای کوردی قاچاق هەمیشە لەسەر ئاگرە دنەڤبەرە خواردن و سوخبە تێدە ئەم پرکێف خەش دەبن لە نێوان خواردن و سۆحبەتدا ئێمە زۆر دڵخۆش دەبین گەلۆ هونجی دخوازن میوانێن سفرەیان ببن ئایا ئێوەش دەخوازن ببنە میوانی سفراکەمان دەریێن ماڵن کوردانجی بۆ هەر کەسی هەرتم بکرین نە دەرگای ماڵە کوردەکان بۆ هەموو کەسێک هەمیشە کراون